یاسای ژمارە 33 خاڵی لاوازی کەسەکە بدۆزەرەوە. پەیڕەویکردنی یەکەم. لە 1615دا ئوسوقفی تەمەن 30 ساڵەی لۆچۆن کە دوایی بە کاردیناڵ ڕیچێلیۆ ناسرا، لە بەردەم نوێنەرانی سێتوێژی فەڕەنسادا پیاوانی ئاینی، خانەدان و خەڵکی ئاسایی وتارێکی پێشکەش کرد. ڕیچێلیۆ وەکو زمانحاڵی پیاوانی ئاینی هەڵبژێردرا بوو کە ئەمەش بەرپرسیارەتێکی گەورە بوو بۆ کەسێک کە هێشتا گەنج بوو، بە شێوەیەکی دیاریکراو و ناسراو نەبوو. لە هەموو پرسەکانی ڕۆژدا وتارەکە شوێنخەتی کەنیسەی هەڵدەگرت. بەڵام لە نزیکی کۆتاییەکەیدا ڕیچێلیۆ شتێکی کرد کە هیچ پەیوەندیەکی بە کەنیسەوە نەبوو. هەموو پەیوەندیەکەی هەبوو بە ژیانی پیشەییەوە. ئەو ڕووی کردە تەختی پاشای لویسی سێزدەی گەنج و شاژنی دایک، ماری دیمێتسی، کە وەکو جێنشینی حکومڕانی فەڕەنسا لە تەنیشت لویسدا دانیشت بوو تا ئەو کاتێک کە کوڕەکەی دەگەیشتە تەمەنی یاسایی. هەموو کەسێک پێشبینی ئەوەی دەکرد ڕیچێلیۆ هەر قسەی ئاسایی بۆ پاشای وڵات بکات. لەبری ئەمە ئەو ڕاستەوخۆ ڕوانیە شاژنی دایک. لە ڕاستیدا وتارەکەی ئەو بە ستایشێکی تەواوی شاژنی دایک کۆتایی هات. ستایشێک ئەوەندە درەوشاوە بوو کە لە ڕاستیدا بریندارکەری هەندێک کەس بوو لە کەنیسەدا. بەڵام بزەی سەر ڕوخساری شاژن کاتێک گفتخۆشی ڕیچێلیۆی بە تامەزرۆییەوە قبوڵ کرد، لەبیر نەکراو بوو. ساڵێک دواتر شاژنی دایک ڕیچێلیۆی کردە وەزیری دەرەوە. کودەتایەکی بێوێنە بوو بۆ ئوسوقفی گەنج. ئەو ئێستا دەچووە ناو بازنەی ناوەوەی دەسەڵات و ئەو تاوتوێی کردارەکانی دادگای دەکرد، وەک بڵێ ماکینەی سەعاتێک بوون. کۆنسینیۆ کۆنسینی دڵخوازی شاژنی دایک بوو، یان بڵێن عاشقی بوو، ڕۆڵێک کە لەوانە بوو بەهێزترین پیاو بێت لە فەڕەنسا. کۆنسینی زۆر لە خۆبایی و لوودبەرز بوو. ڕیچێلیۆ بە شێوەیەکی تەواوەتی یاری پێدەکرد، وەها لێی نزیک دەکەوتەوە وەک بڵێ پاشا بێت. لە ماوەی چەند مانگێکدا ڕیچێلیۆ بووە یەکێک لە دڵخوازەکانی کۆنسینی. بەڵام شتێک لە 1617دا ڕوویدا کە هەموو شتێکی لنگە و قوچ کردەوە. پاشای گەنج کە تا ئەو کاتە هەموو نیشانەیەکی گەمژەبوونی پیشاندا بوو، کۆنسینی بە کوشتدا و گرنگترین یاریدەدەرەکانیشی بە بەندکردندا. لەم کردارەیدا لویس بە یەک لێدان فەرمانڕەوایەتی وڵاتی گرتە دەست و شاژنی دایکی بەلاوەنا. ئایا ڕیچێلیۆ بەهەڵە یاری کردبوو؟ ئەو لە کۆنسێنی و شاژنی دایک نزیک کەوتبووەوە کە ڕاوێژکارەکانیان و وەزیرەکانیان ئێستا لەبەر دڵان نەمابوون. تەنانەت هەندێکیان دەستگیر کران. شاژنی دایک خۆی لە لۆڤەر بەند کرا کە تەقریبەن بەندیخانەیەک بوو بۆ خۆی. ڕیچێلیۆ هیچ کاتی بە فیڕۆ نەدا. ئەگەر هەمووان دەستبەرداری ماری دیمێدسی دەبوون، ئەو لە تەکیا وەستا بوو. ئەو دەیزانی لویس ناتوانێت خۆی لەو قوتار بکات، چونکە پاشا هێشتا زۆر گەنج بوو. لە هەر حاڵەتێکدا بێت هەمیشە پێوەی لکا بوو. وەکو تاکە هاوڕێی بەهێزی شاژنی دایک، ڕیچێلیۆ لینکی گرنگی نێوان پاشا و دایکی پڕ کردەوە. لە بەرامبەردا ئەو پارێزگاری ئەو ژنەی بەدەستهێنا و توانی لە کودەتای کۆشک قوتار بێت، تەنانەت گەشەش بکات. بە درێژایی چەند ساڵی دواتر شاژنی دایک تەنانەت زیاتر بەوە وابەستە بوو لە 1622دا ئەو پاداشتی وەفاداری ئەویدایەوە لە ڕێگەی هێنانە ناوەی هاوپەیمانەکانی خۆی لە ڕۆم. ڕیچێلیۆ بۆ پلەیەکی بەهێزی کاردیناڵ بەرز کرایەوە. بە هاتنی 1623 پاشا لویس گرفتار بوو. ئەو کەسی نەبوو متمانەی پێ بکات بۆ ئامۆژگاریکردنی و
هەرچەندە ئەو ئێستا پیاوێکی گەنج بوو نەک کوڕێک، لە ڕۆحیدا هێشتا مناڵ بوو، کاروباری وڵات سەخت بووی. ئێستا ئەو تەخت و تاجی گرتبووە دەست، ماری چیتر جێنشین نەبوو، لە تیۆری دەسەڵاتدا نەبوو. بەڵام ئەو هێشتا گوێچکەی کوڕەکەی بوو، بەردەوام بەوی دەوت کە ڕیچێلۆ تاکە ڕزگارکەری مومکینی ئەوە. لە سەرەتادا لویس هیچ کامێکیانی بەدڵ نەبوو، ئەو بە سۆزێکەوە ڕقی لە کاردیناڵ بوو، تەنیا لەبەر خۆشەویستی دایکی لەگەڵیدا هەڵی دەکرد. هەرچۆنێک بێت لە کۆتاییدا لە دەرباردا گۆشەگیر بوو، بەڕاڕاییەکەی ئیفلیج بوو، ملی بۆ دایکیدا و ڕیچێلۆی سەرەتا کردە ڕاوێژکاری سەرەکی و دواتریش سەرۆک وەزیران. ئێستا ڕیچێلۆ چیتر پێویستی بە ماری دیمێتسی نەبوو، ئەو چیتر سەردانی نەدەکرد و مەرایی بۆ نەدەکرد، چیتر گوێی لە ڕاکانی نەگرت و تەنانەت مشتومڕی لەگەڵ شاژنی دایکدا کرد و لە دژی هیواکانی بوو. لە بری ئەمە ئەو تەرکیزی خستە سەر پاشا، خۆی کردە پێویستیەکی حەتمی بۆ گەورە نوێکە. هەموو سەرۆکەکانی پێشوو بە تێگەیشتن لە مناڵەتی پاشا هەوڵیان دابوو لە گیر و گرفت دووری بخەنەوە. ڕیچێلۆی لێزان بە شێوەیەکی جیاواز یاری لەسەر ئەو دەکرد، بە ئەنقەست بۆ ناو پرۆژە لە دوای پرۆژەی ئومێدبەخش پاڵی دەنا. بۆ نمونە هەڵمەت لە دژی هوگێنۆتەکان و دواتریش جەنگێکی درێژخایەن لەگەڵ ئیسپانیادا. گەورەی ئەو پرۆژانە تەنیا پاشای وابەستەتر بە سەرۆکە بەهێزەکەی دەهێشتەوە، تاکە کەس کە توانی سەقامگیری لە قەڵەمڕەوەکەدا بپارێزێت. بەم شێوەیە بۆ ماوەی 18 ساڵی دواتر ڕیچێلیۆ بە قۆرغکردنی لاوازیەکانی پاشا حکومی فەڕەنسای کرد و بە گوێرەی خەونی خۆی لە قاڵبیدا وڵاتی یەک خست و بووە سەدەکانی داهاتوو بە دەسەڵاتێکی ئەوروپی بەهێز. لێکدانەوە ڕیچێلیۆ هەموو شتێکی وەک هەڵمەتی سەربازی دەبینی و هیچ هەنگاوێکی استراتیژی لەوە گرنگتر نەبوو کە خاڵی لاوازی دوژمن بدۆزیتەوە و فشاری لەسەر بنیت. لە سەروبەندی وتارەکەیدا لە 1615دا ئەو سۆراغی ڕایەڵی لاوازی دەکرد، لە زنجیرەی دەسەڵاتدا و بۆی دەرکەوت ئەوە شاژنی دایکە، ئەو نەبێت کەماری بە ئاشکرا لاواز بوو بێت، ئەو حکومڕانی فەڕەنسا و کوڕەکەیشی دەکرد. بەڵام ڕیچێلۆ ئەوەی بینی کە ئەو ژنە بەڕاستی ژنێکی نائەمنە کە پێویستی بە بایەخ و ئاگاداری بەردەوامی نێرینە هەیە، ئەوی دایە بەر شەپۆلی هەست و سۆز و ڕێز، تەنانەت مەراییکردنی بۆ کەسە دڵخوازەکەی کە کۆنسینی بوو. ئەو دەیزانی ڕۆژێک دێت کە پاشا زاڵ دەبێت، بەڵام بە هەمان شێوەزانی کە لویس دایکی زۆر خۆش دەوێت و هەمیشە لە بەرامبەریدا وەکو مناڵێک دەمێنێتەوە. بۆیە ڕێگەی کۆنتڕۆڵکردنی لویس بە دەستهێنانی ڕەزامەندی ئەو نەبوو کە دەکرا لە شەو ڕۆژێکدا بگۆڕدرێت، بەڵکو لە ڕێگەی بەدەستهێنانی کارگەری بوو لەسەر دایکی کە سۆزی بۆی قەت نەدەگۆڕا. هەرکە ڕیچێلۆ ئەو پێگەی بەدەستهێنا کارەزووی دەکرد سەرۆک وەزیران، دەستبەرداری شاژنی دایکیش بوو، بەرەو ڕایەڵی لاوازی دواتر لە زنجیرەکەیدا هەنگاوینا. کارەکتەری خودی پاشا بەشێک هەبوو لە ئەو کە هەمیشە منداڵێکی دەستەوەستان وابوو، پێویستی بە دەسەڵاتی باڵا بوو، لەسەر بناغەی لاوازی پاشا بوو کە ڕیچێلۆی ناوبانگ و دەسەڵاتی خۆی بنیادنا. بیرت بێت لە کاتی چوونە ناو دەربار ڕایەڵی لاواز بدۆزەرەوە، کەسی باڵادەست زۆر جار پاشایان شاژن نییە، ئەوە کەسێکە لە پشت پەردەوە، کەسی دڵخواز مێردیان ژن، تەنانەت دەبەنگی ناو دەربار. لەوانەیە ئەم کەسە خاڵی لاوازی زیاتری لە خودی پاشا هەبێت، چونکە دەسەڵاتی ئەو بەندە بە هەموو جۆرەکانی فاکتەرە گۆڕاوەکانی دەرەوەی کۆنتڕۆڵەکەی. لە کۆتاییدا کاتێک مامەڵە لەگەڵ منداڵانی دەستەوەستاندا دەکەیت،
کە ناتوانن بڕیار بدەن یاری لەسەر خاڵە لاوازەکانیان بکە و بەرەو سەرکێشی بوێرانە پاڵیان بنێ. دەبێ ئەوان تەنانەت زیاتریش پشت ئەستور بن بە تۆ، چونکە تۆ دەبیتە ئەو فیگەرەی پێگەشتووە کە ئەوان پشتی پێدەبەستن بۆ ئەوەی لە شوێنی کاولدا بیان هێنیتە دەرەوە و بەرەو سەلامەتی بیان بیت. بیرت بێت هەمیشە بۆ ئەو سۆز و فرجگرتنانە بڕوانە کە کۆنتڕۆڵ ناکرێن. چەندەی سۆز بەهێزتر بێت ئەوەندە کەسەکە لاوازتر دەبێت. لەوانەیە ئەمە سەرسوڕهێنەر دیار بێت، چونکە خەڵکی بە سۆز بەهێز دیارن. لە ڕاستیدا هەرچۆنێک بێت ئەوان تەنیا بە شێوازی شانۆیی ستەیجەکە پڕ دەکەنەوە. هۆشی خەڵک لە بەرامبەر ئەوەی چەندێک لاواز و دەستەوەستانن پەرت دەکەن. پێویستی پیاو بۆ زاڵبوون بەسەر ژندا بەڕاستی دەستەوەستانیەکی گەورە دەردەخات کە بە درێژایی هەزاران ساڵ ئەوانی کردووە بە ساویلکە. بڕوانە ئەو بەشەی کەسەکە کە تا زۆرترین ئاست بە دەرەوەیە، چاوچنۆکیان، شەهوەتیان، ترسی زۆریان. ئەمانە ئەو هەستانن کە ئەوان ناتوانن بیشارنەوە و کەمترینیان کۆنتڕۆڵی هەیە بەسەریاندا. ئەو شتەشی کە خەڵکی ناتوانێ کۆنتڕۆڵی بکەن تۆ دەتوانیت بۆیان کۆنتڕۆڵ بکەیت. پێویستی خەڵک بۆ پێزانین و سەنگ بۆ دانان پێویستیان بۆ ئەوەی کە هەست بکەن کە گرنگن باشترین جۆری لاوازیە بۆ قۆستنەوە. یەکەم، ئەمە تەقریبەن شتێکی گەردوونیە. دووەم، قۆستنەوەکەشی زۆر ئاسانە. هەموو ئەوەی کە پێویستە بیکەیت دۆزینەوەی ئەو ڕێگایانەیە کە وا لە خەڵک دەکات هەست بە باشتر بکەن لەبارەی زەوقیانەوە، پێگەی کۆمەڵایەتیان و هۆشمەندیانەوە. هەرکە ماسیەکان پێوە بوون دەتوانیت چەند جاری تر بە کێشیان بکەیتەوە. لەوانەیە ئەوان قەت باکیان نەبێت، چونکە تۆ وایان لێ دەکەیت هەست بە باشتر بکەن لەبارەی خۆیانەوە و ئەمەش شایستەی هەر نرخێکە. وێنە خاڵی لاواز. نەیارەکەت هەندێ نهێنی هەیە کە پارێزگاریان لێ دەکات. بیر لە هەندێ بیرۆکە دەکاتەوە کە دەریان ناخات، بەڵام بە شێوازگەلێک دەردەکەون کە لە دەرەوەی کۆنتڕۆڵی خۆیدایە. پەڵەیەکی لاوازیش لەسەرەتی لە دڵیایە، بەسەر سکیەوەیەتی. هەرکە تۆ پەڵەکەت دۆزیەوە پەنجەی لەسەردا بنێ و بە کەیفی خۆت ئەو هەڵسوڕێنە. دەسەڵات خاڵی لاوازی هەر کەسێک بدۆزەرەوە. ئەمە بریتیە لە هونەری دەکارکردنی ئیرادەکانیان. ئەمە پێویستی بە شارەزایەتی هەیە زیاتر لە مکوڕی. دەبێت تۆ لەکوێوە بۆ کەسێک بچیت. هەر ئیرادەیەک ئەنگێزەیەکی تایبەتی هەیە کە بە گوێرەی زەوق دەگۆڕێت. هەموو پیاوان سەرسامن، هەندێکیان بەناوبانگ، هەندێکی تر بە بەرژەوەندی خۆیی، زۆربەشیان بە چێش. شارەزایەتیەکە بریتیە لە زانینی ئەم شتە پەسەندانیان کە بۆ ئەوەی بیان خەیتە سەما. بە زانینی کانگەی پاڵنەری هەر کەسێک کلیلی ئیرادەکەیت دەست دەکەوێت. پێچەوانە بوونەوە. یاریکردن لەسەر خاڵی لاوازی خەڵک مەترسیەکی گرنگی هەیە. لەوانەیە تۆ کردارێک بوروژێنیت کە نەتوانیت کۆنتڕۆڵی بکەیت. لە گەمەکانی دەسەڵاتدا هەمیشە چەند هەنگاوێک لە پێشدا ببینە و بەو پێیە پلاندا بنێ. ئینجا تۆ ئەو فاکتە دەقۆزیتەوە کە خەڵکی تر هەستین و ناتوانن ئەوەندە دوور بەردەم خۆیان ببینن. بەڵام کاتێک تۆ یاری لەسەر لاوازیەکانیان دەکەیت، ئەو ڕوبەڕانەی کە کەمترین کۆنتڕۆڵیان بەسەردا هەیە، تۆ دەتوانیت ئەو هەستانە بەڕەڵا بکەیت کە پلانەکانت تێک دەدەن. خەڵکی دەستەمۆ بەرەو ناو کردارە بوێرەکان هان بدەیت. لەوانەیە زۆر دوور بڕۆن، وەڵامگۆی پێویستیان بیت بۆ سەرنج و بایەخ پێدران یان پێزانین. لەوانەیە پێویستیان زۆر لەوە زیاتر بێت کە تۆ پێیان دەدەیت. ئەو پێکاتە منداڵانە دەستەوەستانەی کە تۆ یاری لەسەر دەکەیت دەشێ لە دژی بەرژەوەندیت بکشێتەوە. چەندەی لاوازیەکە هەستیانەتر بێت،
مەترسیەکە ئەوەندە ممکینتر دەبێت سنوورەکانی ئەم یاریە بزانە و قەت مەکەوە ژێر کاریگەری دەسەڵاتت بەسەر قوربانیەکانتدا. تۆ بە دوای دەسەڵاتەوەیت، نەک لە ژێر گەشکەی کۆنتڕۆڵکردندا.